هەنگاویان بەردەوامین لە سەرگربوونەوەمان بۆی زەخر لە حکومەت پێنج شتێکمان بۆ بکەن بۆی سارەکان ئازاد بن. سارەکە گونجاون 2014 0 کیلۆمەترن نەڕۆشتون ئەو سارانە لە بەسراون لە خواری عێراقەوە هاتوون بە شاعینی بۆ موسڵ لە موسڵەوەش تاک و بە لێخوڕین و بە بازەکاندا داخل هەرێمی کوردستان بوونە گومرگ نەکراون ڕاستەوخۆ بە شاعینی هاتون بۆ موسڵیش داخل هێرە بوونە بە لێخوڕین هاتون لە پارێزگای سلێمانی بۆ نزیک 800 سارە بێ لە سارانە لە پارێزگای سلێمانی لە کەلارەوە تا ڕانیا دەبێت ڕاپەڕین 800 سارە بە زیادە دەبێت. جۆرە ئۆتۆمبیلەکە توێتە هایسا شەریکە یابانە 0 کیلۆمەترە فول مواسەفاتە گونجاوە بۆ هەموو ئیشوکارێکی نەفرات هەموو مەرجێکی یاسایی تێدا بە زۆر مۆدیلەکەی نزمە بە پێی مۆدیلەکەش بە ماک داخل دەکرێت کە ماگی 1970 بێت 14 داخل بە ڕقم بکرێت دەبێتە 15 هەین دەبێتە 2015 بەڕێبەرات چوو بۆ خۆی باشتر دەزانی لەوەی کە بە ماک داخل دەبێت دەکرێتە 15 داوا لە حکومەت هەرێمی کوردستان کە وەزارەتی ناوخۆ کە سارەکەمە بۆ ڕقم بکەن هەم بۆ حکومەت داهاتێکی باشە هەم بۆ حکومەت داهاتێکی باشە هەم بۆ سارەکانی بەش ئازاد دەبن دەتوان پێ بخوێن ئێستا مەفرزەیەکە بێ سارەکە لایدا دەبێت چاوەڕێکە تا مەفرەزە لەجێ سارەکە دەرچی بڕۆ.